خۆشەویستان بۆ جاری چوارەم دانیشتون لای برای بەڕێزمان کاکە ئاراسۆرانی خۆشەویست تایبەتە بە کاکە ئاراسۆران و بڵند ئەسەلان هەردوو ئاسی بەتوانیان کاکە ڕەگەز و کاکە هاوژین کەناڵی یوتیوبی دارەوان ئاخە لە قسمەتانەیە خۆدراوەکانی حاجی ئەمانچ و گۆرانەکانیان پێششتانیەکەین یەڵڵا
شەو لەگەڵ خۆم و دڵ تا بەیانی کۆمەوە کەوتمە یادی ڕۆژان و سەردەمی پێشومەوە ئەی لە کێشەکانی خۆمان یەک بە یەک وربوومەوە کەوتمە باسی ئەوین و عەشقی ڕابردوومەوە چەند هەڵا بووم زۆر پەشیمان بوومەوە هەڵا بووم خۆم پەیوەست کرد بەم مەوی نەشوومەوە ئەی ئێستا تەواو دڵخۆشم کە لە سۆزیا بوومەوە لەگەڵ خاڵە بڵندا ئێمە بەرای پێکەوە من هەرگیز نەگریا بووم هەزار جارە گریانەیە ئای من داهاتم ڕۆشە بوو تۆ داهات و سووتانم ڕۆشتی تو دڵە بردم هەموو ژیانە شێوانەیە یەکجار دڵمدا بە تۆ سەجار دڵە شکانم شێت و دێوان نەکردم هەواو ناوەزڕانەیە ئەی من کاک ئارام خۆشەوێ کوڕی خاڵە سۆرانم هەتا بەدڵ بمێنم لە خزمەتی ئەوانەیە گەزۆ هاوژین جوان لێدەن شازی ناو ئەسپەکانن دارەوانی ئاغا فیلی یەدمینەکانن بڕە خۆت تا ژیانت خۆشکەم شێواندم ژیانی خۆم تا ژینی تۆ ڕۆناکەم خۆم سووتان وەکومۆم ئای مچیوا بوو بۆ نەکەم بە سۆ وەفا نەبوو بۆم بۆم سەلمانی دڵ پاکم سادەم بێ فێڵ و ڕاستگۆم هەموو قوربانیە کەچی ئێستاش بەبێ تۆم ئێستا بێکە سووداما و کە ناخۆم لە خۆمە خۆم ئەی سەیرەی سێوە لە سووران شەوی لە یەکی دەخۆم خۆشی ئارە سۆران ئەو بەندە عایدە بە تۆم بۆچی بەقسەی مناکە نایێتە دەرکی حەوشە بۆچی بەقسەی مناکە
علی علی کوڕە چاکەکە یوتیوبی کاک داروان مەشهوری وڵاتێکە یوتیوبی دارۆ نەبێ هیچ کەسێ سەیری ناکە ئایاوە جوانم بۆ لێدام شەو بەلەم لێنەکە بادوایی کاگاراک لەی لە جێگرنەکە بڵێ وەک جاری جاران هەرێمە بەڕێ دەکە شەربێ شازی بۆ دەڵێم بادواییک لەی نەکە ها ها